لپیرە قەڵاتی هەولێرێ تەماشەبانەی ژادەم باش بەڵێ بەرەزانی مە لە سنتەی ڕۆشنبیری قەڵای هەولێرین ئەم لە کەلها هەولێرینە کەلها کەڤنار و دیروکا هەولێرێ کە قەڵای هەولێر بێگومان یەکێکە لە کۆنترین قەڵاکان لەسەر ئاسی دنیا ئەوە ئێستا لە تەنیشتمنەوەی کە هەموو کورد شانازی دەبێت پێوە بکە ئەمە شهادەی یونسکۆ بەدەستێنەوە قەڵای هەولێر چۆتە ناو ڕێزبەندی کێلەپۆریەکانی یونسکۆوە بۆتە مورکێکی جیهانی یەکێکە لە شوێنە زۆر گرنگ و استراتیجەکان ئێستا مورکێکی جیهانیە بەڵام لە قەڵای هەولێر وەکو پێویست گرنگی پێداوە بەقەدەر ئەوە کە جیهان باسی قەڵای هەولێرەکە بێگومان ئیحتیمامی پێداوە ئێمە لە لێرەوە لە ناوەڕاستی پایتەختی باشووری کوردستانەوە باسی مێژووی ڕەسەنی کورد ئەەکەین ئێمە باسی شینەوارە کۆنەکانی کوردستان ئەەکەین بە تایبەت لە باشووری کوردستان بێژگە لە پارچەکانی تر کە بێگومان کوردستان زۆر دەوڵەمەندە بە شوێنەواری کۆنی زۆر دەگمەن و سەرنجڕاکێش ئەوەی لە باشووری کوردستان هەیە بە پێی داتەکان بەڕێزان کە بە دەرسیەمە گەشتووە 3500 شینەواری دەگمەن و زۆرگەری لە کوردستانە هەیە بەڵام ئەوەی جێگەی باسە لە کوردستانە تا ئێستا یەک یاساش نییە تایبەت بە پاراستنی شینەوارەکان لە کوردستانە دەستێکە ئەو دەستەیەش بەردەوام بچوو دەکرێتەوە سەر بم بەزارەتەوە بۆ ئەو وەزارەتە بۆ وەزارەتە وەکو پێویست بوجە بودابی نەکراوە زۆربەی هەرە زۆری شینەوارە گرنگەکانی کوردستان خەریکە لە ناو دەچن وەکو پێویست سەغبێری ناکرێ نەبوونەتە شوێنێک کە فعلەن جێگەی سەرنج بوون و جێگەی سەرنج ڕاکێشانی گەشتکارانی بیاندی بن خەڵکی بیاندی بن کە سەردانی بکەن هەمووتان وەرن سەردانی قەڵای هەولێرکەن من لە بەرنامەی دابێش داواتان دەکەم کوردستان یانوارە سەردانی قەڵای هەولێرکەن ئایا بەقەدەر ناوبانگی ئەم قەڵایە بەقەدەر گرنگی ئەم قەڵایە گرنگە مێژوویەکی ئەم قەڵایە کە یەکەم قەڵایە لەسەر ئاستی دنیا قەڵا هەرە دەگمەنەکانە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێداوە وەکو پێویست سەغبیری کراوە بێگومان ئەوەی من بە چاوی خۆم بینیوە نەخێر ئێمە هەوڵ دەین لەگەل کەسە تایبەتمەندەکان و بەرپرسەکان باسی مێژووی ڕەسەنی کوردستان باسی شوێنەوارەکانی کوردستان دەکەین کە بوو گرنگی پێنەداوە لە کاتێکە ئەمە ناسنامە و پێناسەی گەلێکە ئەگەر خەڵک لە ئێمە پرسی ئێوە خەڵکی کوردستان ئێوە خەڵکی ڕەسەنی ئەم ناوچەند ئەگەر بێگومان ئەو دەلیلە مێژوویانە ئەو هەموو ئاساوارە گرنگانەی لە بەردەستی ئێمەدانە بێ پێ بڵێن فعلەن ئێمە خەڵکی ڕەسەنیمای ئەوە نەوەکانی ڕابردووی ئێمەنە کە ئەم خەوەن شارستانیەکی زۆر عەمیقین زۆر کۆنی تا ئێستا هاتوین بوو لە ئێستادا دەستی پێوە ناگیرێ وەکو پێویست سەغبێری ناکرێ میوانە بەڕێزەکانی ئێمەش مەڵە ئاوات بەڕێوەبەری گشتی شینەوار لە هەرێمی کوردستان هەروەها دارا یاعقوبی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای بوجانەوەی قەڵای هەولێر لە مانکە داڕێوێژکار لە ئەنجومەنی وەزیران بۆ تەلارسازی کۆن و پسپۆریش لەو بارەیە نەریمان فازل بەڕێوەبەری ڕاگەاندن و بە بازاریکردنی گەشت و گوزار بێگومان بەڕێزان ئەوەش یەکێکی لە ڕەخنەکان بۆ دەسەی گەشت و گوزار بۆ تا ئێستا مارکتینگ لە شوێنە گەشتکە گرنگەکانی کوردستان شوێنەوارە کوردستانەکان نەکراوە هەروەها دکتۆر زێدان بەرادۆستی ڕاگیری کولیجی ئەدەبیات لە زانکۆی سەلاحەدین کۆمەڵێکی بەڕێزی تریش بێگومان ئەوانیش میوانی بەڕێزی ئێمان ببورن ئەوانیش ڕاوبچوونی خۆیان دەبێت لە بەرنامەکە بەخێرات نایەموتانەکەم بەڕێز ماڵاوات لە بەڕێستانەوە دەست پێ یەکەم بە حکمەوە بەرپرسی یەکەمی لە پرسی شینەوار لە کوردستانە بوو تا ئێستا ئەوە پرسێکی جدیە 300 و شتێک یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە هێک دنیا دەستە مواسساتیتر هەیە بوو تایبەت بە شینەواریش یاسای دەرنەچووە زۆر سوپاس ئێوارەتان باش سوپاسی کەناڵەکەی بەڕێزتان دەکەین بۆ بەهەند وەرگرتن و بەدوادا چوون و پێداگیری لەسەر گرنگی و بایەخی شوێنەوار کە شناس و پێناسەی شارستانەتی مرۆڤایەتی بەردەستە دەکات بێگومان وڵاتی ئێمەش لە دنیای دەرەوە و ناوەندە بەعریفیەکان لە بەو بەرگا ئاشا هەڵنەگرانەی کە لە بەردەستن سەلماندراوە کە لانکەی شارستانیەت بووە بێگومان یەک لە ئاستەنگەکان لە گرێک کوێرەکان و لەوانەی کە پێویست دەکا پەنجەی لە سەردانین وشیاری شوێنەواری ئەوەی بەڕێزت لە دەستپێکە ئاماژەت پێدا ئەگەر تاک بە تاچی کۆمەلگای ئێمەی کوردەواری و دەسەڵاتیش بتەئەکید گەر ئەو وشیاریە شوێنەواریەی هەبە بێگومان دەبووە جێبایەخی و ئەو کات و ساتەی ئێستا ئێمە لە بەرنامەیەداین ئەگەر خەڵکی شەکو پێویست ڕۆشنبیری نەبێ خو بەرپرسەکانیان هەرێمە قابل یەکێکیان کتێبێکی نەخوێندە بێ باسی حەز مێژووی مرۆڤاتیان نەخوێندە بێ وەکو بەڕێوەبەری گشتی شوێنەواری حکوومەتی هەرێمی کوردستان لەو چەند ساڵەی کە دەست بەکار بوومە لوماوەی 7 ساڵە ئەوەی من بۆ جێگەی تێڕوانینم
ئاستی وشیاری شوێنەواری زۆر کزە زۆر لاوازە و دەسەڵاتیش پێم وایە وەکو کەمالیات تەماشای ئەنی لەبەرەوە یاسای دەرنەچووە یاسامان هەیە یاسای 55 2002 هەموارکراوە لە پەرلەمانی عێراقیە لە بەروی عسریە وەکو نەوت ئەو یاسایە چەند جار بۆ هەموارکردنەوە هەندە بەند و ئەوەی هەن جێگەی ئەوەیە کە پێداچوونەوەی لەسەر بکەی هەموار بکرێتەوە بەڵام چەند جار دانیشتنمان لەگەر پەرلەمان لەگەر ئەو کۆمیسیۆنەی بە بڵێن تایبەتە بە ڕۆشنبیر و شوێنەوار و ئەوانە ئیتر دیارە دەستکاریکردنیان بە قۆرززانی بوو بە قۆرززانیوە ئیتر ئەوە نەیان کرد لە ئەنجمەنی وەزیرانە نووساوێکمان بۆ دابەزیەوە خوار کە بە یاسای ژمارە 36 ساری 59 کار بکەین ئێستا بەو یاسایە کار دەکەین بەڵام ئەو یاسایە زۆر کۆنا 56 ساڵ پێش ئێستا زۆر کۆنا سیویانی بەر لە 59 بۆ هەموار کرایەوە لە 59 هەموار کرایەوە جینا زۆر کۆنترا ئەو یاسایش یەک لە بەندەکانی سزا لەسەر دەستدرێژیکردن لە بۆ کەلوپەری شوێنەواری یان تەجاوزکردنە سەر شوێنەوار لە 55 ساری 2002 ئەگە 30 ڕۆژ خەڵکێک کەلوپەرێکی شوێنەواری لای خۆی گڵداتەوە بە ئەنقەست و نەیدە ڕادستی دەسەڵاتی شوێنەواری نەکاتەوە سزایەکەی گەلەگەلی قورسە هەتا یعدامی تێدا لەو یاسایە سەبارەت بە دەستدرێژی بەڵام لە کوردستان جێبەجێکێ لە کاتێکە باسەوەی کرێت بە تاڵانبردنی شوێنەواریەکان ئیسی وشەش چەند ڕۆژێک گڵ دەدرێتەوە سجن دەکرێت و بەهایەکی کەمیش سزای مادی دەدرێ ئیتر ئەو ئەگەر کەواتە دەگمەڵەوەەوە جێگێ سەرنج بوو لە کوردستان ئەو یاسانەیەکە کار پێ دەکرێت ئایا دەستدرێژی دەکرێت بۆ سەر شینەوارەکان تاڵان دەکرێت لە ناو دەبرێت لەنا حتا بەرپرسە باڵەکانەوە مزەخانەیەک لە ماڵی خۆیان داناوە زۆر لە مزەخانەی حکوومەت دەوڵەمەندترن ئایا تا ئێستا ئیجراتێکی جددیتان هەبووە کەسێک لەم کەسانە داونەتە بە دادگا ئەمن لەو چەند ساڵی کە زۆر داواکاروە هاتوونە هەیە هیوایەتی خۆیەتی مۆزەخانەیەک لە کەلوپەلی کەلتوریە لە گڵداتەوە لای خۆکو دەستاڕێکە جەنجەڕێکە بەڕێیەکە ئەوانەی کە نەچوینە بابی شوێنەوار گڵیداتەوە من ڕەزامەند نەبوویمە لەسەر ئەو مۆڵەت لە پەنای ئەوە کەلوپەلی شوێنەواریش گڵ دەداتەوە لای خۆ بەڵام ئەوەیە من دەیبینم کە بەر لە من مۆڵەت پێدراون خەڵکیشان لە بۆ دامەزراوە ها خزمەتیان بکە بە فەرمانبەری دەوڵەت دڵنیام لەوەی کەلوپەلی شوێنەواریشی لە مارە و چەندین مۆزەخانەی ئەهلی هەن لە کوردستانە بەڵام تۆ هەوڵت داوە ئەم کێ مکاسیانەیە پێش خۆ چارەسەر بێگومان ئەمە فەرمانبەرەکانی ئەوانی کە فەرمانبەریان هەبووە وامان کردیە فەرمانبەرەکان بێنەوە لەبەرەوە شوێنەوارە و لەگەر ئەوەشە پێداگیریمان کردیە لە لێرە ئێستاوە کە قسە دەکەم بینەران دەیبینن ئەوە یەک لە شتەکانە بێگومان خوددان مۆزەخانەکانیش گوێیان لێە ئێستا کە دەیرێم ئێمە هیواداری جارێ بەتەبەنەوە لە بەرگرنگی ئێمە لەو بارەیە لە کوردستان یەکشت باوە هەر بەرپرسێک بێت کۆڵێک مەشاکل بۆ بەرپرسێکی دیکە بەجێ لە تاکالەکە بێ بەسەرێکتر ئیتر سیستەمیش تووشی وشیاری باسمان لە وشیاری شوێنەواری کرد خۆی گەلەگە وشیاری شوێنەواری هەبی چۆن دەبی ئێمە بەرەبەری گشتی شوێنەوار بەر لە من نووسەر بووە پاشی خەڵچێک بۆ شانۆکار بووە دکتۆر زێدان تایبەتمەندە لەو بارە شانۆکار چ باەخی پۆستێکە وەری گرتیە ئیمتیازات وەردەگری بۆ قبولت کردووە کەسێک تایبەتمەندە دەبێت لەو بارەیە تەعین بکرێت ئەوە بەر لە من هەر بەر لە ئەمن کە هاتوومە شوێنەوار ناسم نەقل نەکردیە بمگوازمەوە داوای کردیە بستە تەربیە بەڵێ کاکە ئەمە شانۆکارە با بچێتە سەر وەزارەتی ڕۆشنبیری خۆی بکاتەوە خۆی بێئاگایی و ناوشیاری و بێ نادڵسۆزی بەرامبەر بە شوێنەوار و بەشوناس و پێناسەی شارستانەتی مرۆڤایەتی کە تا گزارش لە ئێمە دەکا
تاک بە تاچی کۆمەلگا بەڵێ سپاس لەو ناوشاریەیە سەرچاوە دەبێت. کاکی دارا ئێمە ئێستا لە قەڵای هەولێرینەکو پێشتریش لە بەرنمەکان وت قەڵای هەولێرشێنێکی گرنگە بەڵای ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە ناو قەڵایەوەکو پێویست چاودێریام قەڵایە ناکراوە وەکو پێویست نوژەن نەکراوەتەوە نەبووتە شوێنێکی سەرنج ڕاکێش کە خەڵک حتا خەڵکی هەولێریش بڕوانەکەم زۆر سەردانی ئێرەپیان کە بێن لە بێتاقەتیە بوو سپاس لە مەوزوعی شوێنەوارەوە دەست پێ بکەم لە کوردستان فەرمید 3500 جێگای شوێنەوار بەپێ ئەو داتایانە کە بەداڵ چمان بکردووە لە جیهانیش بە 100,000 جێگای شوێنەوار هەیە چەندی لەوانەیە داخلی لیستی کەرەپوری جیهان کرایە 1080 یەکێک لەوانە یەک لەوانە لە کوردستان وحید کە ئەوەیە ئەوە بەرگەڵاوە 100,000 شینەوار هەیە هەولێر لەو 1000 شتێکەیە 1000 شتەیە طبعا ئەوە بە مادیومونێکی زۆر داخل کرا بە شەرت و شروتێکی زۆر داخل کرا ئەمە جوابی سوالەکەت بڵێمەوە بۆ ئێحتیمامی پێنەدرا ئێحتیمامی پێدرایە زۆر شتیش بەڵام لەسی پێویست دەبووە زۆری لێکرایە بۆ جەنابەت بفەرموم ئەگەر معلوماتت هەبی هەرەو میێوانانە هەمومان خۆمان پێش 500 ساڵ قەڵا خراپە بوو ئێستا نزیکی 45 خانومان چاکردیتەوە ئەوە چاکردنی خانووی کۆن بەڵام لە کوی سەدان خانووی تر ئێمە مەجموع 200 خانوماوە لە قەڵای هەولێر لەو 200 ئێمە 45 مان چاکریتەوە تاکو ئێستا خلال ئەو 5 ساڵی و دائیمەن پرۆژەی چاکردنەوەی بینای کۆن پرۆژەکی بەردەوامە یعنی بە کاتی کورت تەواو نابێ یعنی ئەگەر تۆ ئێستا ئەو شەقامە سەرەکی ببینی خاستان بە ڕۆژ میێوانێکی زۆر دێ گەشتیارێکی زۆر دێ بەس کەم و کورتی هەیە کەم و کورتی لۆ لە تااقەتەکانمان هەیە تۆ کە ئەچێ شەڕ چیت پێویستە چەک و شەرکەر ئێمەش کورتی فەرمانبەرمان هەیە و کورتی پارەمان هەیە ئەو دووە کە کورد بوو ئیشەکەت بە تەواوەتی پێ ناکرێ بەڵێ کاک دارو تۆ باسی یونسکۆکێکە بێگومان تو شتێکی وا بزانم لەو کەسانە بکە هەوڵت داوە بۆ ئەو پرسە و سەریش گرتووە بەڵام لە ئێستادا یونسکۆ سەرنجی لەسەر ئەوەی لە هەولێر لە قەڵای هەولێر دەکرێت بە پێ ستاندارد جیهانی بە پێ ئەوەی کە یونسکۆ ئەیەوێ خزمەتیان قەڵایە ناکرێت ئەمەش بخۆی هەندێک لە پسپور بە تهدید دائەنرێت کە ئیتر ئەو بە جۆرەی ستەندەردی جیهانیە هیچ شتێکمان بە هەڵە ناکرێ و وێنەری یونسکۆمان ئۆفیسی هەیە لەناو قەڵا لەگەر ئێمە بەردەوام ڕۆژانە چاوی لەسەر ئیشەکانە ئیشەکانمان بە تایمەندێکی زۆر تەواو دەکرێت بەلان بە سەبری دەروە بەس پێم پێت بڵێم ئەو چەند ساڵی ئەخیر لەبەر خەیرانی دارایی ئیشەکان سستر بوو سستر بوون ئەن زۆر سست بوون وەڵا زۆر سست بوو تەبا ئەو ستاڤەی بوو قەڵای هەولێر تەعین کراوە ئێمە لە ئاستی خزمەتی قەڵای هەولێرە بە ئاسی ستافت بۆ بکەم یونسکۆ دیراسەتێکمانی بۆ کرد بۆ بەرەوەبردننی قەڵای هەولێر پێ ئەلێ مەنێجمنت پلان و تەخمینی عەدەدی ستافەکانی کرد ئێمە 120 کارمەندمان دەوێت ئێستا چەندتان هەیە چەندمان هەبێ بەمەزەن 25 بوو 25 تۆ کە 25 کارمەندت هەبێ لە بەندی بنەمایەک لە بنەما ئاساسیەکانی یونسکۆ نەبوون بەڵام لە عینی کاتە ئەبێ دەوائیرەکانیتی یارمەدیمان بدەن بە سەراحەت دایرەی گەشت و گوزار تەقسیرێکی زۆریان هەیە لەگەر ئێمە لە چ ڕوویەکەوە تەقسیرەیە تەقسیری یارمەتی چ چالاکییان هەیە لە ناو قەڵای هەولێر کە ئەوان دایرەیەکن مختصن بە مختصنەوە بەرپرسن بەوەی بەرپرسن لە چالاکی گەشت و گوزاری کە خۆیان ئیدارەی ناکەن بەس دەبی یارمەتی مە بدەن ئێمە 3 جار بەنامە داوامان کردیە کارمەندمان بدەنێ یارمەتیمان بدەنێ کارمەندی گەشت و گوزار هەر وڵامیشیان نەدایتەوە تا ئێستا لە خۆیان بپرسە بێگومان لە خۆیان نەپرسم تابەن هەوڵماندا بەڕێزان بەڕێوەبەری گشتی دەسەی گەشتە گوزار لە هەرێم بەر لە بەرنامەکەمانە تەواجودی هەبێ بەڵام ئەو نەهات نوێنەری خۆی ڕەوانەکە نوێنەری بەرزیانیش نەریمان فازل کە بەڕێوەبەری ڕاگەاندن و بە بازاریکردنە لە دەسەی گشتی گەشتە گوزاری هەرێم بەڵێ کایکی نەریمانێمای کرد لە پرسیاری کاکی دارا ئەوە دەست پێ بکەین بۆیەوە یارمەتی ئێرە نادا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ میوانەکان پێم خۆش بوو کاک دارا ئەو بابەتەی وروژان بەڕاستی ینی وەکو چاکردنەوە یاخود گرنجیدان بە قەڵا ئەوە لەوانەیە لایەنی شوێنەوار زیاترەوەی شێ بکە بەڵام وەکو فەرمانبەر ئێمە لە بەڕێوەبەرەتی گەشت و گوزار هەولێر داوای فەرمانبەری لە ئێمە کردووە بەڵام ئەو مواسفاتانێک کە ئەوان دایانەوێ لەوانەیە لەو فەرمانبەرانەی ئێمەدا نەبێ ینی ئەوان فەرمانبەرێکیان دەوێت کە فەرمانبەریان دەوێت کە چەند زمانێک بزانی لەوانەیە ئەوە لای ئێمە نەبی دوو ئێمەش فەرمانبەرمان نییە ینی بەش هەندێک فەرمانبەری
کاتیمان لەو ماوەی ڕۆیشتووە لە بەحکمەوەی حکومت با بڵێن بەشێک لە کارمەندە کاتیەکانی کەم کردەوە دوو بەشی زۆری کارمەندمان ئیجازەی بدون ڕاتبی کردی ینی چەند ساڵێکی کردیا ینی خۆمان پێویستمان لەوانەیە بە فەرمانبەر بی لەوە ئەمە جێگا لە فەرمان ئەو باسی بەڵامەکانتان بین بووێرە ئەو ژمارە ئەوان داوا دەکەن ینی داوای ژمارەیەکی زۆریان کردێت فەرمانبەر لە ئێمە ئێخۆ ئێمەش دائیرەی گشتین ڕۆژانە خەڵک سەردانمان دەکا پێویستمان بە فەرمانبەرە ئەمسەرجە کاکدارە ئێستا کردووە کاکدارە گوتی جوابی ئێمەیان نەدایتەوە خوا کاکدارە بە ئەوە بڵێ دواتر جواب دەمەوە کە ئەلێ زۆر کەلیمە زۆر چییە؟ ئێمە 12 فەرمانبەرمان داوا کردیا و هیچ داوای 26 فەرمانبەریان کردووە هیچ مواسەفاتێکمان دانەناوە ئێمە خۆمان تەدیبیان پێەکەن بەڵێ کەواتە بەڵام ئەمە خەریجی گەشتگوزارمان دەوێت ئەغلبی لایەوان تەعیین ئاخر لای ئێمە ئێخۆ ئەو فەرمانبەرە بی ئیش نییە لای ئێمە بێگومان ئێویش ئەرکێکی لەسەر شانە لە بەڕێوەبەرایەتیەکە نا ئێستا یەکێک لە شوێنە گەرنگەکان بۆ ڕاکێشانی گەشتکار کە قەڵای هەولێرە ینی پێتوانانی ئەمە پێویستی بەوە بێت کە خزمەتی بکەن و فەرمانبەر بودابین بکەن ئەکید خزمەتی ینی پێویستە هەمومان خزمەتی بکەین بەڵام ئێمەش دائیرەچین ئەویش ئیشی هەیە ڕۆژانە پێویستی بە فەرمانبەرە باسی کرد کە جوابی نووسراو نەدرایەوە بەڵێ جواب درایەوە ینی ئێستا لە لای خۆمان کە زۆر وەکو بڵێ زۆرمان لە خۆمان کردووە توانیمانە چوار فەرمانبەری ینی بنێرین بۆ ئێرە یان دابین بکەین لە ڕۆژانی داهاتوو یان دەتوانێت ئەو فەرمانبەرانە لێرە سوودیان لێ ببینین بەڵام ئەو ڕێژەی ئەو دەیەوێ و ئەو مواصفاتی کە قەڵا پێویستیتی بەڕاستی لەوانەیە زۆر زەرەر لە ئێمە بدات چونکە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتیەک پێویستمان بە فەرمانبەر ئەمە جیاواز لەوەی ئێوە ئایا هیچ هەوڵتان داوە کە لەوەی مارکتینگ لە بواری شینەوارەکان بەڵێ پێم خۆش بوو لە پێشەشی بەرنامەکەشت ئەو باست کرد ینی براندی گەشت و گوزار ینی هەر براندەکە خۆی وێنەکە ینی 180 بەبەر شوێنەوار کردووە ینی وێنەکە هەر خۆی تعبیر لە شوێنەوار دەکا وەکو نمونەی براندی گەشت و گوزار باز دەکەم نمونەی بەشێکی قەڵای هەولێری تێدایە و هەروەها ئەو نووسینەی کە بۆتە براند لە گەشت و گوزار کوردستان خاچی سروشت و مێژوو بەڵام خزمەتی ئەم شوێنەوارە نەکراوە بە فێنن کە خەڵک بێت جێگە سەرنج بێ سەردانی مەبەستم ئەوە لە براندەکەی ینی ئێمە لە کارە سەرچیەکەەوە گرنگیمان پێداوە ئەو جگە لە مارکتینگەکەی ئێمە لە هەموو بڕۆشەرێک یان هەموو ڕێبەرێک کە دەردەچی ینی پێم خۆش بوو ئێستا ئەگەر سەیری هەر ڕێبەرێک کە لە گەشت و گوزار دەردەچیان دلیلەکە دەدرێتە گەشتیار ینی نیوەی ناوچە شوێنەواریەکانە بەڕاستی ینی بۆیە ئێمە لەلایەنی مارکتینگە و گرنگجێکی زۆرمان بەشێنەوەدا چونکە شوێنەوار و گەشت و گوزار وەکو بڵێ دوو ڕووی دراویەکەن ینی یەک لە بنچینە سەرچەکانی گەشتیاری شوێنەوارە بەڕاستی بەڵام وەکو پێویست گرنگی تا پێنەداوە دەبینرێت ئەوەی شینەوارەکان خۆم خەڵکی ناوچەیەکەم کە زۆر شینەواری لێ بڕۆ هەر ئاساری ئەوەی نیش خەریکە نامێنە ئەخر نامینێ ئەوە لەلایەن ئێمەوە نییە ینی چکە سەرپەرشتیکردنی لەلای ئێمەوە نییە ئێمە تەنها ئەوەی لەسەر ئێمەیە بیناسێنی ئەوەشمان کردووە بەس چۆن ئەو گرۆپانەی ئەو کۆمپانیانەی کە گرۆپی گەشتکاری دێنە هەرمی کوردستان ئەو لایەنانەی کە تایبەتمەندن بە هێنانی گەشتکاری چی ڕێنەوەیەکتان پێداوە کە بچن ئەم شوێنانە ببینن لە ساڵی پار دوو کۆربەندمان کرد بۆ کۆمپانیا گەشتیاریەکان لە شاری هەولێر ینی یەکەم شوێن کە سەردانیان کردن ناسو شوێنەواریەکان بۆ بەڕاستی خۆم لەگەڵیان بووم ئەلێرە گروپێکی ئوردەنی هاتن چەند ڕۆژنامە نووسێک و خاوەن شەریکەیەک بوون ئەلێرە گەشتی یەکەمیان لە قەڵای هەولێر بوو و هەروەها چەند کۆمپانیایەک ئێمە لە ساڵی پار بردمانە ئەشکەوتی شانەدەر و ناوچە شوێنەوارەکانی سنووری با بڵێن جێگای سەرنج بوو بۆیان ئەوای هاتن لە خزمەت گوزاریان ناو قەڵای جگە لەوەش هەر خۆم تیمێکی ڕاگەیاندنی ئەوانەی کە نوێنەری کەناڵە بیانیەکانن لێرە دیسان پار ئەوان زیاتر لە 30 کەناڵی دەرەوە بوون بیانی بوون دیسان بردمان بۆ ناوچە شوێناویەکان بە تایبەت ئەشکەوتی شانەدەر و مۆزەخانەی ئەنفالی بارزانیەکان و ینی ئەوانەش چەند راپۆرتێکی گرنگی لەسەر کرا بەڵێ دکتۆر زێدان بەڕێستانە کۆکیسایەتێکی ئەکادمی لە کوردستانە زۆر کۆنفرانس و وەرکشۆپێکی سەبارەت بە چونیتی پاراستنی شینەواریەکان و گەشەپێدانیان و خزمەتکردنیان بەڵام دەرئەنجامەکەش بەم شێوەیە ئایا ئەمە خەتای چییە حکوومەتێک و پێویستیە لە ئێوە ناگرێت لایەنە پەیوەندیدارەکان بە خەمی ئەمەوانی بەڵێ ئەوەی کە گرنگە لە کوردستان بەڕاستی بواری شوێنەوار لە لایەنە پەیوەندیدارەکان بیان لە خودی حکوومەت بوارێکە تا پێویست گرنگی پێ نەدراوە ئەوەی ئێستا دەیەوێت
ئەو حرەکەی کە بکرێت بەسەر شوێنەواردا ئەوە لە خەمخۆری نیە بۆ شوێنەوار بەڵکو لە بوونی کەمی بودجەیە دەیانەوێت لە ڕێگای استقلالی بکە بتە بەشێک لەسەر چاویدا ئەمەش گرنگە بەڵێ ئێمە پێشتر زۆر لە کۆنفرانسەکانمان لە وەرکشۆپەکانمان لە هەموو کارانەی ئەنجاممانداوە وەکو کادیری بواری شوێنەواری داوامان کردووە هەتا لەو کاتانی کە ئەو قەیرانەش ڕووینەدا بوو بەڵێ شوێنەوار دەبێ بکرێتە داهاتێکی سەرەکی بۆ بەگەڕخستنی لە ڕووی گەشتیاریەوە بەڵام بە پێی پێویست بواری پێ نەدراوە چکە لەوانەیە ئێمە لەو قەڵایی کە ئێستا لینەکە بەڕێز کاکداراش وەک سەرۆکی کۆمیسیۆن ئاماژەی پێکرد بەڵام ئێمە وەکو شوێنەوارناس لە هەموو کات لە بڕێوەبەرات شوێنەوار بێت لە هەموو شوێنێک ڕخنەی خۆمان هەبووە بە تابل لە کارە مەیدانەکان کە ئەگەر بۆ قەڵای هەولێر باسکەین لە ئاستی پێویستدایە لە ئاستی پێویستدانە ڕەنگە ڕخنەی من وەکو شوێنەوار ناسێک ئەوەیە کە بەڵێ خودی بەڕێزمە لە ئاوات بەڕێبەری گشتیش دەزانێت کە دەسەڵاتیان بەسەر قەڵادا ناڕوات سەر بە شوێنەوار نییە ئەمە یەک دوو دەبێت لە هەر شوێنێکی پسپورێکی شنەواری مەبەسمەوەیە دەزانام لەژێر دەستی شوێنەواردانە ئەو سەرەتا دوو بە پێی یاسە شوێنەوارش دەبێت ئەو کارانە و پرۆژانەی شوێنەوار دەکرێت شوێنەوار ناسەکان بەڕێوە ببن بۆ ئەوەی ئەو دەزانێت لە بواری ئەکادیمیای خۆی بەکاری بێنێت کاکداراوتی زیاتر لە 200 خانی ماوە نوژە نەکراوەوە نەخێر لەناو قەڵادا بەڕێز کاکدارش لەوانێ باشترم زانی 506 خانی هەیە کەمتر لە 30 خانی نوژەن کراوەتەوە ما باقی ئەوانەی تر لەوانەیە نزیکەی 100 خانی بەرەو ڕووخانێکی یەکزاری دەڕوات کە ناتوانرێت سیمای ئەو شارە ئەو قەڵای بپارێزرێت کە گەورەترین قەڵای ئەو ناوچەیە وە کۆنتترین قەڵای جیهانیشە ژیانی تێدا بەردەوام بووە ئەو سیمایی کە ئێمە هەمومان شانازی پێوە دەکەین لە ناو مەرکەزی پایتەختدایە بە پێویست نییە لەو کاتێک کە ئەوانش بودجەیەکی پێویستیان لە بەردەست بووە نوژەنکردنەوەی ئەو بڕە خانوانەی کە بەپێی ئەو میزانەی بەردەست بووە لەوانەیە بۆ ئێمە شوێنەوار ناسێک ڕخنەیە نەتوانراوەکو پێویست بێت لەوانەیە ئەو بوارەی کە لە ناو قەڵادا هات تەنها و خانوانیە کە ئێستا ئێمە لە ناوین بۆ سنتەرێک بەکار هاتووە ئەوەیان نابێتە بەڵگەیەک کە بێت تەنها بۆ سنتەرێکی جێگای سەرنج بە دکتۆر کاک ماڵاواتیش باسی کرد خەڵکێک تاین کراوە لە دایرەکەیان کە مختص نییە فڕی بەسەر ئەو بوارەوانیە ئەمن لەوانەیە دانای مامۆستاش بەخۆشی بزانێت بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار بە هەموو پێکاتەکانیەوە بەر لەویشت کە دامەزرێنراون 150 شوێنەوار ناس نین کە لە بەڕێوەبەراتی هەموو سەرمایە مرۆڤی لەم بوارەیە ئەوە خودی خاڵێکە کە لەوانەیە ئاستەنگ بۆ ئەوانیش دروست بکات لە ڕووی کارجێڕیەوە یان ئەوەی کە بەڕێز کاکداراش باسی کرد کە 25 فەرمانبەریان هەیە لە ناو قەڵا ئەوەی ئێستا مەمزانم 3 فەرمانبەری شوێنەوار ناسە ماباقی شوێنەوار ناس نییە چۆن دەتوانرێت ئەو قەڵایە لە ڕووی بواری شوێنەواری و کەلەپوریەوە بە پێی پێویست نوژان بکرێتەوە کادیری شوێنەواری لە بەردەست نەبێت دەبێت ئەم قەڵایە کەمتر ینی زیاتر لە 100 کادیری شوێنەوارناسی خۆی هەبوایە بە بەردەوام بە پێی پێویست لە هەوەکو ناوەندێکی زانستی ئەتوانن ئەو کادەرە بوویان دابینکەن ئێمە دەتوانین بەڵام لەو کاتی ئێمە چ لە زان کۆبوونە بە هیچ شوێک پەیوەندی بە ئێمە نەکراوە لە ڕوو شوێنەواریەوە نە یارمەتیان بدەینە پەیوەندێکی تەماسی ڕاستە خۆمان هەبێت وەنەوەکو شوێنەوە بوو دەخوێنن ینی بۆ ئەو قوتابیانە ئیتر تەخەڕۆژ بکەن چیان بەسەر ئێمە خۆ بۆ ئەوە ناخوێنین کە ئیدارە دژاتی ئێمە بکە ئێمە بۆ وڵاتەکەی خۆمان دەخوێنین کە کادیری شوێنەوار ناس پێدەگەینین بۆی لە داهاتوودا گرنگی بە شوێنەوار بدا و هەموو کادیرانی کە لە بەڕێوەبەراتەکانی شوێنەوارن وە لە قەڵاشن دەرچووی بەشی شوێنەواری زانکۆی سەلاحەدینن ئەوە جێگایەک شانازیە بۆ ئێمە و ئەوەی قوتابی شوێنەوار ناسیشن لەگەڵ ئێوە بەشدارن بۆیە ئێمە بەردەوام دەبین لەسەر پرۆسەی خۆمان بە هەموو شێوەیەک بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە هاوکاری ئەوان دەبین لە ڕووی ئیداریەوە کە تەنها لایەنە خراپەکان پیشان دەدەین بۆی ئەوان زیاتر دکتۆر زۆر گرنگی ئێمە بچین لە قوتابیانە چێ قسەمە بەڵێ کاکی دارە بەس ئەکید معلوماتی بەو دەرەزێنیەوە کە ئەمە معلوماتمان هەیە بەڵێ ڕاستە 506 خانی هەبوو و ماوەیەکی زۆرەوە خۆشی چاک ئەزانی هەمووی ڕووخاوە پێش کە کۆمسیۆن دامەزرێ کۆمسیۆن 7 ساڵە دامەزرایە لە 2010 دامەزرایە ئێمە 7 ساڵە کار دەکەین کەواتە ئەو دەردەی ماڵاوات هەیە لە پێشخۆی تووشەوە هەیە نەبووە بەرپرسی قەڵابی یعنی ڕووخا هەموو ڕووخا ئێمە کە دەستمان پێکرد لەگەڵ یونسکۆ بەرنامەماندانا خەوانەی ڕۆنکەمەوە دوای چۆن لای تو ئەوانە ڕوونکەوە باوانش وەرگرین هەمووی ڕوونکەوە ئێمە دێن دواتر قسەی خۆتەوە کە بە کات بەوانش بدەین ماکی لەکێ فەرموو قوتابی سیامەد ڕەزاق قۆناغی چاری بەش شوێنەوار ڕووی پرسیارەکەم ئاڕاستەی مامۆستا دەکەم مامۆستادارە زۆربەی خانووەکانی قەڵا بەرەو ڕووخان دەچن لە ناوچن دەچن ئایا پێویستە چی بکرێت بۆ ئەوەی تووشی لە ناوچون نەبێن زۆر سوپاس
لە حەقەتەوە باش بۆ فرسەت دواتر دێن بەڵێ دواتر جای بەرەوە بەڵێ کێ ئەو بەرزێکی قسەمە بکە بە شێوەیەکی گشتی مەباسی قەڵانەکەم بە شێوەیەکی گشتی لە کوردستانە شینوارەکان بەڵێ بۆ بەڕێز کاکدارە پرسیارێکم هەیە باسی وا کاڵی و نووسکۆ ماوەی لە 2010وانێ دامەزراوە کەما 7 ساڵە باشە جێگای سەرنجە 7 ساڵ بڕای تۆ ساڵێکی بنەکەمە بوو نۆژنکردنەوەی بۆ نمونە ئەم بەشەکەمەی قەڵا بایەسی 25 خان و ئەمانە ئەکرێت 7 ساڵ پێش ئێستا بودجەیەکی زەبەلاح لە ژێردەستانە هەبووە و هەروەها ساڵانێکی زۆر و دابەشی بکەی هەر ساڵی نیو خانوشی بەر ناکەوێت ینی تۆکی قوتابێکی زانکۆ تۆ چیت هەیە جێگای بەڕاستی ڕخنێ داوای تو چییە داوای تۆیکە قوتابێکی زانگۆ کە تەخەڕوج بکەی لە چێ دابمەزری وڵی جاوا هەر دیارە بەشی شوێنار و بچێت کاری خۆی بکات ئەتوانی ئەوکی مقاسیانەکە ئەبینن چارەسەر بکەن فعلەنەوە پێویستی بەوە هەیە دەورەیەکی بۆ بکرێتەوانێ بەڵێ ئێمە 2 ساڵ لەسەر یەکتری لە قۆناغی 34 سیانە خوێنین نۆژەنکردنەوە بەڵام ئەمەش جگە لەو پێویستی بە دەورەیەکە بکرێت بەڵام بندەیەکی زۆر کەمە بۆ ئەگەر بەرەزانەی سەرەوە و هەردووکانش قسە بکەن بەڵێ فەرموو بەڵێ سەبارەت بە شوێنەوار پێشنیارێکی وام هەیە شوێنەوار بۆ نەوەکانی داهاتوشمان پێیان برێن یان لە بەشەکانی لە ئامادایی و لە دواناوەندی مەنهەجێک هەبێت شوێنەواریان پێ بناسیێنین بە تایبەتی شوێنەوارەکانی کوردستان بەڵێ ئەو خاتونە بەڵێ دواتر دەگەڕین وڵاتان بەڵێ کاک مەڵاوات لە بەڕێستانەوە دەست پێ بکەین کۆمەڵێک سەرنجە بووە دەسەی گشتی گەشت و گوزار شینەوار لە کوردستانەوە وەکو پێویست بوو جەب و تەرخان نەکراوە حتا باسەوە دەکرێت دەست هەڵاتەکانی شۆڕ نەکراوەتەوە بۆ پارێزگاکان کە ئەوانیش بتوانن گرێبەست ئەنجام بدەن بتوانن وەکو پێویست لەم بارە ئیش بکەن دیارە ئێمە 3150 ئەوەی کە ئەو ڕووپێوی کە کرایە لە ساڵانی زۆوە ئاستەنگ ڕێگەی ئەوەی نەدایە کە سەر تاپای کوردستان ڕووپێوی تێدا بکرێ ئێمە ئێستاکە سەرقاڵی ڕووپێوین لە کوردستانە زانکۆی ئودینەوەی ئیتالیا ئیزبورچی نەمسا و پۆزلاندی پۆلۆنیا و چەندین زانکۆ ئێستا سەرقاڵی هاروەردی ئەی بوو بەتی مەناوخۆیەکان ناکەن بۆ پسپورێکی وەکۆ دکتۆر زێدان نابن بە دوواداچوون ئێمە بکەن چەندین زانکۆی بیانی وەڵامی ئەوە دەدەمەوە بەرمەتی چەندین زانکۆی لە کوردستانە کار دەکەن بە هاوکاری شۆرانەسەکانی خۆمان ئێمە بەڵام سەرنج لەسەرەوەی ئەو زانکۆوانە دێن قوتابیەکانی خۆی فێڕێکەن نەکۆ تەطبیق وایە لەو شوێنانەی کە کار دەکەن لە سنووری بەڕێوەبەرایەتەکانە بێگومان شێواناسەکانیان لەگەر هاوکارن کاری ڕووپێوی دەکەن ئەگەر ڕووپێویەکە تەواوی سەرداسەری کوردستان خۆ لە 10,000 سایتی شوێنەواری دەبینێتەوە بێگومان ئەو هەموو سایتە شوێنەواریە پێویستی بە سیانە هەیە پێویستی بە پاراستن هەیە پێویستی بە ئەو مۆزەخانانەی کە دروست دەکرێت لە سنووری بەڕێوەبەرایەتەکان هەیە پێویستی بە فڕەوانکردن هەیە لەسەر شێوەی زانستی سەردەمیانە زانستکراوە بۆ چەند ئەمە لەو چەند ساڵەیە مۆزەخانەیەکمان کردەوە لە گەرمیان لە ئەو شوێنانەی کە بەڕێوەبەرایەتیان تێدا دروست بووە لە بەرەوفرەوان بووە ئەو کاتی ئێمە دەست بەکار بوون 3 بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەبوو ئێستاکە 8 بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەیە لە شارەکانە لە هەولێرە لە دهۆکە لە سلەیمانیە لە بەڵام توانیویانە ئەم هەموو بەڕێوەبەرایەتیە خزمەتی پاراستنی شینەوارەکان بکەن داتام لە بەردەستە زۆربەی شینەوارە ئاساسیەکانی کوردستان خەریکە ڕوخێن و لە ناوە چەند و پێویستی بە خزمەتکردنە بالتاکید ئەوەش دەگەوێتەوە سەر پارە نەبوونی پارە لە سەرەتا ئاماژەم پێدا مشور نەخواردن لە بۆ شوێنەوار کەم تەرخەمی و لە ئاسی تموعی ئێمەدانە بێگومان سیانەکردن چارەسەرکردن نوژەنکردنەوە پێویستی بە پارەیە لەگەر ئەوەشە چەندین خانیمان ئیستیملاک کردیە لەو هەولێرە لە سلەیمانی لەو شارانەی کە تەمەنی
خانوەکانیان لە تەلارسازیە کە گزارش لە فەرنی معماری دەکا ئێمە کڕیومانەتەوە لە کۆیە و لە گەرمیان و بەڵام زۆربەی زۆریان یەکێک لە بەرپرسەکانیان بارە بە من و زۆربەی زۆری خانیە کە لە پۆریەکان لە هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان خەریکی لە ناوچوونن حکوومەتی شەکو پێویست ئاوری لێ ناداتەوە ڕاستە وەکو پێویست ئەوەی کەواتە سیمای میژووی ئەم شارەکان ئەو قەیرانەی کە ئێستا هەیە بوویتە ئاستەنگ وە بەر لەو قەیرانش پارەکە لە ئاستی داخوازەکانمان نەبوو و سەردەمانێک شەڕی ناوخۆ بووە سەردەمانێک زۆری نەبێت تووشە و قەیرانە بووین زۆری نەبوو تووشە و قەیرانە بووین ئەجینا گرێکۆرە بەڵام لە ڕووی دەستوریەوە ئێوە هەرێمی کوردستان لایەک بایەخی پێدایە بە شوێنەوار بە کڕینەوە بە پاراستن ئەوی ترنەی کردیە ئەو کردی سەرتاوا من دەست پێک مەڵاوات لە بودجەی سیادی ببرە لە بودجەی سیادی شوێنەواری پایتەختی حکوومەتی هەرێمی کوردستان خەریجی شانۆ بووە ئەوە خۆی لەگەڵ ئەوەشە لە 2000 لە ساڵی 2000 بەشی لە ڕووی ئەکێمە پرسیارێکی بکەن لە سەردات ببوورەکە لە زانکۆی سلاحەدین دروست بووە کەواتر من ڕۆژێک سەرتای تازە بوو بە دەست بەکار بووم لە شوێنەکەی خۆمە ڕۆژێک 4 شورتە هاتن پۆلیس هاتن فەرمونون دانیشتن قاو چیان لە بۆ هات گوتیان وڵێ ئێمە شوێنەوار ناسین ئەگەر گلەی ئەو خەڵکەش لە تۆ ئەوە بە ئایا تۆ خۆشەکو بەرپرسی یەکەمی ئەم بوارە تایبەتمەندی بەشینەوار پسپوریەکەشینەواری ناسی مێژوو پێم وابی ئامۆزایە لەگەڵ شوێنەوار ئامۆزایەت نزیک نییە شوێنوار ناس نیم منیش پێت دەرێم بەس ئامۆزای بەرحاڵ کاک نەریمان لە مەسەلەی مارکتینگە زۆربەی شوێنە پێشتر بەرنامەی پێشترمان لەسەر گەشت و گوزار بوو زۆربەی ئەو شوێنانەکە گەشت و گوزاری لەیە کە شوێنەوارە دێرینەکانی لێ ڕێگابانیان زۆر خراپە وەکو پێویست خەدەماتیان بوو دابین نەکراوە بۆی سەرنج هەکەر کەسێک سەردانی بکە بڕوا ناکەم جارێکی دیکە سەردانی بکە حتا بوو نمونە تەواڵێتی لێنێ ئەبسەد خەدیمی سەحی لێنی بڵێ خۆی ئەو ناوچە شوێنارەکان لەوانەیە بەڕێزان لە منیش باشتر بزانانی ینی هەر ناوچەی شوێنەواری ئەگەر کنە و پشکنینی بۆ نەکرێت ناتوانانی هیچ کەس سەردانی بکە بۆیە لەوانەیە بەشی زۆری ناوچە شوێنەواریەکانمان هێشتا بۆ نەکراوە پشکنینی لەوانەیە بۆ نەکرابێ بۆیە گەشتیار ناتوانێت سەردانی بکە کچکگە پشکنینی بۆ کنە ئێوە نزیکن هەردووکتان سەر بە وەزارەتی شاراوانی گەشت و گوزارن تەنسیقتێک نییە کە بوو نەکراوە بۆ ئەکی تەنسیق چۆن نییە بەڵام ینی وەکو کاکدارەش باسی کرد ینی ئیشی شوێنەواری تۆزەک سەبری دەوێ بەڕاستی لە ڕووی شوێنواریەکە ینی لە ڕووی چاکردنەوە و دۆزینەوە و ئەو شتانە ینی سەبری دەوێت بۆیە ئێمە لە پلانی خۆشماندا لە گەشت و گوزار ینی ئامادەین یان جێمان کردوەوە کە ڕێگا بۆ ئەو شوێنەواریانە دابنین بەڕاستی چکە گەشتیار سەردانی دەکات بەڵام ئەوەی ینی پێم خۆشە لێرەوە وەکو بڵێ گلەیەک یان بەرچاوڕوونیەک بۆ میوانان و هەروە بۆ کاکدارش ینی لە کاتی هاتنی میوان بۆ سەرقەڵا یان میوانێکی تایبەت لەوانەیە زۆر جار ئاستەنگ دروست بێ باسم کرد گوتم گروپێکی ڕۆژنامەوانی بیانیمان ئێمە بردە ئەشکەوتی شانە دەر و مۆزەخانەی ئەنفالی بارزانیەکان ئەوانە تەواوکاری بەرنمەکەیان لە قەڵای هەولێر بوو بۆ 2 ڕۆژ دواتر ئەوان هاتنە ئێرە بەڕاستی ینی لێنەگەڕان کامیرەکانیشان بێنە دەرەوە ینی ئەوە کارەسات کەناڵێک دێ ڕێکلامت بۆ دەکە حەق وایە مەمنونیشی بم بەڕاستی ینی کەناڵێکی بیانی دێ راپۆرتی دەکە لێرە میوانی دەبینی بەڕاستی پێویستە مەمنونیشی بم نەک ینی بەڕاستی بە چەندان تەلەفۆن و ینی بەو جۆرە ئەو دەتوانیان هەندێک راپۆرتی بکەن و لێرە زوش بگەڕێنەوە یارمەتی ئەوان نەدەن و مازۆفیان بۆ دابینەکە بوو گلەی ئەخەر وەکو باسم کرد 25 مازۆفی لە کوی ئەو هەموو ئەخەر دەکرێت دائیرەکەی خۆشمان قەپاتکەین و ئەلێرە لە مۆزەفی خۆمان بدەینە قەڵات چونکە ئەمە لەوێش هەرچی بنکەی گەشتیاری و هۆتێل و چێشتخانە و ئەوانە ڕۆژانە ینی مۆڵەت لەلای ئێمە وەردەگرن بۆ ئێمەش پێویستمان بە کارمەندە لەوانەیە خۆمەش کارمەندمان لێ زیاد نییە بەڕاستی ئەگە زیادوی دەکرێت یارمەتی قەڵای بدەین یان هەر شوێنێکی بەرام خۆ ئێمە کارمەندمان لێ زیاد نییە بەڵێ کاک سەرنجت هەیە زۆر بڕۆم بەس
ئەوان بە هەزاران کارمەندیان هەیە ئێمە 25 کارمەند هەیە ئەوە قیاس نییە. ببوورە چەند کارمەندان هەیە لە بەرەبەرەتی گەشت و گوزار؟ ئێستا لە بەڕێوەبەراتی گشتی گەشتوگوزاری هەولێر 120 کارمەند بەگشتی ئامارەکەم لەلانی ئەوەی دەستی گەشتوگوزار بەس وەکو لە هەولێر چکە و داوای لە هەولێر کردووە بەڕاستی ئەمە بێمەوە سەر حەقە دەفەر بدەیت زۆر شدڕۆن کەمەوە. پرۆژەکەیمە لە بدایەت ناوی بژانەوەی قەڵای هەولێرە یعنی گەرانەوەی ژیان یعنی زۆر شت دەگرتەوە لە ئیدارەی چاکردنەوەی خانووەکان خزمەتگوزاری مارکتینگ ئەوانە هەموو فعلەن مەفروزە لە بن یەک هەیە لە هەموو دنیاش وایە شۆنی کە لە پۆلی جیهان یەک ئیدارەی دەبی پەرت نابی یعنی هەر کەس و بەشی خۆی بکە. قەڵا بە حەقەت ئەوە دەبی بزانن قەڵا ڕاستە سایتێکی ئاساریە شوێنەواریە بەڵام قەڵا دوو بەشە سەر ئەرز و بن ئەرز. سەر ئەس تەلارسازیە ئەو بینایانە هەموو کەلتورن ئاسار نییە ئاسار بە هەزاران ساڵە ڕاستە بە جۆرە قانونی ئاسار 200 ساڵ کۆنتر وەرەوە فعلەن بینایەکانمان معدل 200 ساڵیشە نابتەوە ئاسار بە قانونیش بەڵام شوێنەکە سایتەکە ئاسارە. ئێمە بەرنامەی ڕئیسیمان چونچی ئەوە کە داخلی لیستی کەرەپولی جیهان کرا لەسەر دووشت یەک شۆنەکەی شۆنێکی ئاساری کۆنە و لەسەر ئەو تەلارسازیەی ئەو تایبەتمەندیەی بە ئینگلیزی پێڵێن ئێربەن فابریک یعنی هەموو تەلارسازیە و پسپۆر و علمی چاکردنەوەی خانوو علمێکی ئەندازیاریە و زۆر جار ئەو گلەیان لەمە کردیە وەختی خۆی پێیانم وادوتێوا بە ئەوە ئیشێکی ئەندازیاریە و مەعاهازە فەرم وەرە دوو خانیتان بدەمێ وەرن ئەنگۆ چایکەنەوە. کاری وان نییە کاری شوێنەواری شتێترە لە ئاسار ئەگەرێن پاراستنی ئاسار دەکەن ڕاست بەڵێ کاگدار و سپاس ئەوەی ئێمە ئەمانەیە بە خەڵک بگەین بۆ خزمەتی ئەم شوێنەواران ناکرێن نەگە لە ڕووی زانستیەوە تحلیل بکەن زۆری پێچێ بەڵێ دکتۆر من ئەمەوێ لە کوتاییە سەرنجی ئەوانە هەنی ئەوە نەکی بەسیاری کوتای بەڵام سەرنجی ئەوانە لەسەر بواری شینواری وەڵا ئەگەر ڕێگەم بدە پێشنی مقنعی بەو نیقاشەکە لە بینی خۆیان هەیە ناوەڵە تا ڕادێکی زۆر و کوشێنەوار ناسێک نەخێر بەڵام کۆمنتێک بۆ بەڕێز کاکدارا کە قسەکانی فەرموو زۆرم پێی سەیرە سەرۆکی کۆمسیۆن بە هەڵە لە قەڵا تێبگا قەڵا شوێنەوارە هیچ پەیوەندی بە تەلارسازی نییە بۆ من شوێنەوار ناسم ماستەر و دکتۆراکەم لە بواری بیناسازی شوێنەواریە یعنی ئەو نازانێت شوێنەوار چەند زانستی تێدایە ئەوە پسپۆڕی وردی من هەتا پلەی ئێستاش کە وەرم گرتووە لە بواری هەندەسەی شوێنەواری بیناسازی شوێنەواریە لە ماستێر و دکتۆرا دەیان کادیری وەکو من لە خوێندنی باڵا هەیە بۆیە ئەوەی وەکو ڕێگایەکە بۆ خۆی دەدۆزێتەوە کە وەکو مهندسێک شوێنی خۆی لە قەڵا بکاتەوە ئەوە ینی وەکو برایەک دەڵێم ئەوەیان بە هیچ شێوەیەک نابێنە لە ڕاگەاندن باز بکرێت چونکە بۆ تۆ ناتوانانی بەشی شوێنەوار کە هەموو پسپۆڕەکانی خۆی شوێنی تێدا جێ دەبێتەوە تۆ بڵێ کۆنزەرڤێژنەوە جەنابەت چاک دەزانی کاکدارم قسەکانی جەنابتم نەبڕی ئەوەیان بۆی ئەگەر جەنابیان پێویست بکە ئێمە هەموو نامانێک کە لە بواری بیناسازی شوێنەواری کوردستان هاتووەیان بۆ دەینێن کەواتە شوێنەوار دەبێت بەرپرسی ڕاستە و خۆی قەڵای هەولێر کۆنترین شوێنە یەکەم کەس دەبێت شوێنەوار ناز بێ ئەوە دەبێت حکوومەت بەرچاوڕوونیەکی لەو خاڵات دوو من لە توانامدایە هەموو خانوەکانی ئەو قەڵایە ڕۆژ بە ڕۆژ بێم نوژەندی بکەمەوە شوێنەوار ناس دکتۆر بێمە بەڵاتی قەڵامان نەکردووە هەموو گرۆپێکی شوێنەوار زۆر ئاساییە بابێ یارمەتی دەرێکی مهندسی هەبێت بابێ یارمەتی دەرێکی کیمیایی هەبێت فیزیایی هەبێت بۆ سەرنجی تو گەشت مەڵاوەتەڵێ ئێمە کۆمەڵێک زانکۆی ئەوڕۆپی هاتوون مناڵێم دەبێ هەندەسە بچێتە دەرەوە ناچێتە دەرەوە بەڵام هاوکارم ببورە مەڵاوەتەڵێ کۆمەڵی زانکۆی گرێ بەسمانەگەی کردووە لە کوردستان بە دوای شوێنەوارە گەرن کە تەزوید بکەن لە کە شوێنەوار هەیە چون نییە ئایا پرس بەوە کراوە تو ئەم گرێ بەسانە چون لێکە دەیتەوە من لەوانەیە لە هەموو کاتێک ئێمە ڕخنەمان هەیە بەڵام بە تاکو بە شێوەیەکی پێویستیش لەگەڵ مامۆستا و بەڕێوەبەراتی گشتی ئێمە وەکو زانکۆ تەماسێکی باشمان هەیە لە بواری شوێنەوار ئەوەی لە تواناماندا بێ پرۆژەی هاوبەشمان هەیە لەگەڵ زانکۆی بەرشلۆنا و لەگەڵ بەڕێوەبەراتی شوێنەواری هەولێر و گشتی لەگەڵ زانکۆی کاسۆلێکی هەنگاری بەڵێ لەو 2-3 ساڵی ڕابردوو تەنسیقێکی باشمان هەیە بە پێی توانە دەتوانین کار بکەین ئێمە کە ڕەخنەش دەگرین لە هەر شوێنێکش بێ ڕەخنەکەمان بۆ سوودگەیاندنە بە بواری مێژووی شوێنەواری ئێمە لەوانەیە خودی خۆشمان لاوازیمان تێدا هەبێت بەڵام ئەوەی ئیمکانی ئێمە هەبێت بە پێی توانە ئێمە توانیمانە خزمەت بکەین ئەو شێوە ڕووپێوکردنە بۆ شوێنە گەشتکارەکان لە کوردستانە بە تایبەتی لەلایەن لایەنی دەرەوە تو چون لێکە دەیتەوە
فعلا زانستیە نەخێر حتا ناساندنی گەشتیاری شوێنەواری لە وڵاتی ئێمە هەڵی تێدایە بۆ ئێمە مەسەن ئێستامان لە شوێنەوار و لە خودی بە شوێنەوار من سەرپەرشتاری نامەیەکی ماستێرم لەسەر بە گەرخستنی ناوچە شوێنەوارەکانی هەولێر لە ڕووی گەشتیاریەوە ئێمە دەبێ ئەساسی گەشتیاری خۆمان وڵاتێکی شوێنەواری مێژووین دەبێت ئەو ئەساسە بکرێتە منهەجێک کە بین شوێنەوارەکانمان بناسێنین بە جیهاندا خەڵک بێسەردانی بکە من لەگەڵ کاک نەریمان متفقم لەوانەیە زۆر لە سەردانی قەڵا شوێنەوار گەشتیار پەیوەندی کردووە دەڵێ ئەگەر کەسێک بناسی لە قەڵا بۆی ڕێگەم دەم بەسەرکەوم خۆ ئێرە لە پەرلەمان نیە ئەنجومەنی وەزیرانی ڕێگە نەدرێت هەموو کەسێکی ئاسایی بێسەردان بکە بەڵێ با بکرێتە بە پلیت با بکرێتە گەشتیاری داهاتێکیش بێ بۆ کۆمیسیۆن بە پێی توانە یان کەسێک بێت لە چەند شوێنێکدا ڕێگای پێ نادرێت بستە ژۆرێ بۆی نەزانێت هەڵەیەک لە ناو خودی بیناکاندا هەیە ئەوەشیان ڕێگرێکی بووە بەڵام لەوانەیە لە کاتی کارکردن کێشە نابێت بەڵام من وەکو شوێنەوار ناسێک بە مافی خۆم دەزانم بە هەموو قەڵادا بسوڕێمەوە تێبینیەکانی خۆم بۆ یارمەتیدەری ئەوان بێت پێم بڵێ ڕێگیری لە تو کراوە نەگلێ لە من نەکراوە ڕێگیری لە تو کراوە نەخێر لە شینەوارێکت کێبێت خۆ شوێنەوار ناسیش ڕێگری لێ بکرێنە من دەڵێم گەشتیار تەواو سپاس ئەگەر دوو بەرز بەڵێ ئەگە بە کورتی کاتمان تۆفان خەسرۆ قوتابی شوێنەوار نزیکەیتەوە بوو پرسیارێک بۆ کاکدارە هەتاکو ئێستا بە هیچ شێوەیە گرنگی بە بەشی شوێنەوار و کادری شوێنەوار نارێن جەنابەت بە کاک مەریوانت گوت فەرمانبەرمان دەوێت بە بێ مەرجیش ڕاهێنانیان پێ دەکەین ئایا بۆ ناهێن قوتابی شوێنەوار بن کە خۆی پسپۆڕە لەو بوارە هەر یەک دوو مانجی پێویستە ڕاهێنانی پێ بکە یعنی چ پێویست دەکە فەرمانبەری گەشت و گوزار ببەی تاکو کادیرە هەروها بۆ کاکمەلا بە کورتی عنی ئەمە قوتابی شوێنەوار وا فکر دەکەینەوە هەرێمی کوردستان بوویتە بازاڕی زانکۆکانی جیهان هەتاکو ئێستا چستان کردووە قوتابی شوێنەوار لەگەڵ ئەو وەفدانە ئیشکە هەر ئەمە سەربەخۆش دەڕووین ڕێمان پێنادن یعنی ئەو وەفدانەی زنێرێتان پێنادەن بۆ زانیاریشت ئەو وەفدانەی دێن هەر شوێنەواری لەگەڵ نیە هەموو قوتابی وەکومەنە بە بۆ دیراسی خۆیان سوودی خۆیان دێن ئەوەیکەمە پرسیاری کۆتای بۆ بەڕێزانە چێتە قسەمان بکە فەرمایکە بە کورتی من قوتابی محەممەد فبێ سپاس بۆ ئێوە پرسیارەکە بۆ مەریوانە کە لە سەرەتای بەرنامەکار باسی بیانی کە کەسانی بیانی تیمی فەڕەنسی یان ئوردینی دێنێرە لە کاتێکدا ئەو ئاواندیم بۆ ئەشکەوت شوانە دەر یان هەر شوێنێکی پێشتا ژیان تیا بۆ ئەشکەوت بڵێ ینی زارێکی نەوان بینی ینی کاگمەریوان بێت کە دکتۆر سیدان پێشتر سەرک بەشی شوێنەوار بووە بێ بڵێ کۆمەڵی قوتابیمان پێویستە بۆ ناتوە مەبەستم ینی پێشتر سەرۆکی بە شوێنەوار بووە ینی ئەو تێبیێنێ کە کۆمەڵی قوتابیشمان پێویست لەگەڵ تیمانی ئیشێ بووە بەڵێ سپاس ئەگەر کاک هیماڵاوات لە سەرنجی تۆ دەست پێ بکەنەوە بەڕێزە سەرنجێکە بۆ تا کرد سپاس بۆ تێبینیەکەی بێگومان ئێمە لەگەر شێست ناوەندڵێ ڕێگیری لە ئێمە کە بچین لە ناویان ئیش بکەن بڵێ جوابی دەمەوە من بڕە لەگەر شێست تیم و ناوەندە معیفەکانی دنیای دەرەوە ئەمە ڕێکەوتنمان هەیە و مۆڵەتمان پێداون هەشت بەڕێوەبەرایەتیمان هەیە ئەو تیمانەی دێن لە سنوورەکەی ئەو بەڕێوەبەرایەتیە کار دەکا بێگومان شوێنەوار ناسمان هەیە بە پێی زانکۆ ئێمە کۆنتاکمە کاتی مناتمەتە و شوێنەوار لەگەر کۆمسیۆنە لەگەر سندیکای شوێنەوار ناسانە لەگەر زانکۆکە کە پێشتر کۆنتاک نەبووە پێشتر پەیوەندی نەبووە ئامۆشۆش نەبووە من کۆنتاکم دروست کردیە دانیشتوینە کێشەکانمان یەکلا کردەوە بەرسیبیت و بۆ قسەیەمان زۆر بە کورتیکایمەڵەوە ئەمە ئەوان ئەکادمین ئێمە خۆمان پێدەدرێت لە مەودا بەژێری و تیمەکان بکە تیمایی ڕووپێوکردن ئەوی بیانی نا ڕێگای پێنادین لە بەروەی ڕێگای پێنادین ئەو ئەکادمیە شوێنوار ناسمان هەیە دامەزراوە شوێنوار ناسە ئەو دێ ئەکادمی دەخوێنی تەلەبەیە خوێنکارە بەڵام پسپۆرە لەسەرەوە خوێنی بە چەندمانگێ بێتە پسپۆرمان هەیە پسپۆرمان هەیە ئەمە بەرایەتیمان هەیە هەشت بەڕێوەبەرایەتیمان هەیە زانکۆیەک لە سلەیمانیە بەشی شوێنواری هەیە زانکۆیەک لە هەولێر سعدین بەشەوەیە ئەمە خۆمان شوێنوار ناسمان هەیە بەڵێ زۆر سپاس کە تەواو بوو بە دەسەڵاتدای مەزرێنی چەند دقیقی کەمەوە بە کاتی ئەوانش نەخۆین کاکی دارا سەرنجەوە لەسەر ئێرە بۆ خەڵکی تایبەتمەند نادەمەزرێنن لە قەڵا ئەو خەڵکێکی دامەزران زۆربەی هەرە زۆریان کەسی تایبەتمەند نییە لە بواری شینەوارە ناوانە ئێمە هەروەچی وەتوتم ئێمە تیمی شوێنەواری خۆمانیمان بالمناسبە بۆ یەکەمین جار یەکەمین تیمی دکتۆر زێدانش دەزانیم چ وەختی خۆی دەستخۆشیشمانی لێ کرد
یەکەمی شو تیمی کە هەڵکۆرین بکەن خۆمانی بوو کە بەیانیان لەگەر دەبوو وتمان دەبی تیمی خۆمان شت هەڵکۆلین و بۆ یەکەمین جار هەمووش تیمی شوێنەوارناس بوون پێ شەشێک بوون تێمێک بوو مامۆستای زانکۆی تێدا بوو شوێنەوارناس هەبوو ممەسیلی نوێنەری دایرەی شوێنەواری هەبوو هەموو ئەوانە لە تیمی هەڵکۆرین بوون و بۆ یەکەمین جار شوورەی کۆنی قەڵاتی هەولێر دۆزراوە بەس هەروەچی گۆگۆتم قەڵا دوو بەشە بۆ ئێستا چارەسەر چییە پێت وایە چون چارەسەر بکێت تو سەرنجی تو چییە قەڵای هەولێر هەموو کەسێک وازی ئازانی ئەوە سەردانی کرد دوایی کرایتەوە قەڵای هەولێر یعنی ئەو نازم ئەو فکر غەڵەتە لە چی هاتووە وەرە جەناب سبەینێ بەردەوام هەیە وەرە سبەینێ باس مەکە وەرە بەسەرکەوە بە خەڵات وەرە بزان چێ ڕێت لێ دەگری بەڵام ستافێکی توانێت هەردوو شەف دەوام بکە چۆن ستافێکی توانێت هەردوو شەف دەوام بکە دووشە ئەوەیە مشکلەکە توانێت خزمەت گوزاری ناو قەڵەدا بکرێت بۆ خەڵک بێت چی بکەن ئێمە دائرەی اعتیادی نینە دائرەی اعتیادی دەوامی لە نۆی بەیانی تاکو یەکی نیوەرۆیە ئێمە 12 سعات لە ڕۆژ حەفت ڕۆژ لە هەفتە میێوان دێ گەشتیار دێ دەبی ئەو خەلک ئامادەبی نەفەرمان هەبی لێرە زۆر سپاس بەڵێ دکتۆر پێت وایە فعلەن باری شینەواری لە کوردستانە لە مەترسیەکی جدیدایە بەڵێ بەگشتی شوێنەوار لە مەترسیدایە بۆ ئێمە کەواتە سەرنجی تو چێ بلایەنە پەیوەندیدارکردنەوە ئەکادیمیەکە زۆر بەکورتی شوێنەوار ناس لە کوردستان و لەو بڕوادام ڕێی هەموو شوێنەوار ناسەکان و هەموو قوتابیانی شوێنەوارش ئەوەیە دەبێ حکوومەت بەجددی کار لەسەر بواری شوێنەوار بکات دەبێ حکوومەت شوێنەوار بۆ بەرژەوەندی خۆی وەکو میزانەی دەوڵات بکاتە داهاتێک بۆ بەگەڕخستنی لە ڕووی شوێنەوار هەوڵ بدات ولی هەوڵ بدات ئەگەر هەوڵ بدا بەڵێ دەتوانێت بکاتە ناوەندێکی جیهانی لە ڕووی شوێنەواریەوە بەگەشتیاری بکات نەک بازارکردن شوێنەوار کاڵا نییە کڕین و فرۆشتنی پێ بکرێت شوێنەوار دەبێ بەگەشتیاری بکرێت لە ڕووی بەگەشتیاریکردنی ناوخۆی و دەرێکی تۆ دەی شارستانیەت و مێژوی خۆت بەوانە بە خەڵکی دەرەوەی سەرنجی خەڵی ڕابکێشی بێتە ئێرە داهاتێک بتوانێت وڵاتی خۆت بە خەڵکی دەرەوە دەناسێنی و پێویستە حکوومەتیش خاڵێکی تری هەرە گرنگ ئەوەیە هەم ئێمەی بواری کاردیری شوێنەوار و هەم لایەنە پەیوەندیدارەکانیش چ لە قەڵابیان بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار ئێمە دەبێت وشیاری شوێنەواری لەناو کۆمەلگادا بڵاو بکەینەوە ئێرە سنتەری ڕۆشنبیری قەڵایە تاکو ئێستا سمینارێکی بڵاوکردنەوەی هزیری ڕۆشنبیری شوێنەواری نەکراوە تاکو ئێستا سمینارێک نەکراوە ئێمە چۆن بین خەڵکانێک بان بکەن بێتە ئێرە سمیناری بۆ پێشکەشکەن ئەمە ڕەخنە نییە بەڵام بەگشتی لە خۆمەوە بۆ هەموو کادیرێک بەڵام حکوومەت دەبێ هاندان بکە ئێمە پێویستیمان پێ لەوانەیە خودی وەزارەتی ئەوقاف کە وەزارەتێکی دوورە لە بواری من لە ڕووی وتاری ئاینیەوە هاوکار بێ لە پاراستنی شوێنەوار بەڵێ دکتۆر کاک کێنەریمان چی بکێت بۆ ئەو شوێنانە بە خەڵی بناسرێنێت حتا خەڵکی کوردستانیش لەوانێت زۆر بەیان ئاشنای ئەو شوێنانە نەبێت بڵێ وەکو باسم کرد ئێمە لە سەرجەم بڵاوکراوەکانی خۆمان ئاماژەمان پێ کردووە بۆیە پێویستە ئەوانیش هاوکار بن بنمونە ئێستا ئێمە لە مانجی پێنج پیشانگایەکی گەورەی گەشتیاری هەیە لە شاری هەولێر ینی پیشانگای گەشتیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت ئەوان لەوێ وەکو بڵێ نیشانی شوێنە گەشتیاریەکان بدرێ بۆ ئەوەی ئەو میوانە بیانیانێک کە دێن سەردانی ئێرەش بکەن بەڕاستی و یەک کێشەش کەشمان هەیەمە بەڕاستی لە وەکو لایانی گەشتیاریەکە باز دەکەم زۆر جاریانی لە ڕۆژانی پشوو شوێنەواریەکان داخراون بەتابەت مۆزەخانەکان یان لەوانەیە لە قەڵای هەولێر کەسێک نەبی پێشوازی لە گەشتیارم کە لە ڕۆژانی بەڵام چێشخانەکانی شەوانە کێوە پێشیانیش داخرێت خۆی ئەوەش کێشێنە مەبەستم ڕۆژانی پشوو وەکو هەینی یان شەموو ئەوانەکە حتا لە موناسەبەتەکانە لە نەوروزە بوون بڵێ ئەخر ناکری ئەمە لێرەش هەر وەکو بڵێ زەخت لە شوێنە گەشتیاریەکان بکەن بەتابەت چێشخانەکان کە بکرێنەوە ئەی ئەگەر کابرا بازاڕی نەبوو چی ئەو حسابی ئەو زەرەری بۆ دەکاتن بەڵام ئێمە لە پێشوازی لە میوانی بیانیەکە دەبێت هەموو خزمەت گوزاری بودابی بکە جارێکی دیکە بەڵێ ئەکید ئێمە بەردەوام ڕێنمایی شوێنە گەشتیارەکان دەکەن کە کراوە بن هەروەها بەتابەت ئێستا تۆزێک ئەو شێشانەمان کەمتر بۆ چکە گەشتیاری بە شێوەی گروپ دێ کە بە شێوەی گروپ هات پێشتر شوێنی مانەوە و ناخواردن و هەموو شتی نەریمان زۆر سپاس کایدار و پرسیاری زۆر بە کورتی بوو لە هەردوو دەرگارێکە بە خەڵی نادەبێتە ناو هەولێر هەردوو دەرگا کراوانیەی قەڵا زۆر بە کورت هەردوو دەرگا هاتنە ژوور ئەبی سەیتەرەی ئەمنی هەبی تەفتیش هەبی ئەمە ئەو کادرامان نییە کافی نییە کە تەفتیشی خەڵک بک بەس لەلایەکمان داناوە دوو دەبی ئیستیعلامات هەبی بە جۆرەی تعلیماتی نووسکۆ دەبی نەناو بەس ژمارەی میێوانەکانمان ڕۆژانە هەبی لەوێن دەرێت تۆمار دەکەی لێرە ناتوان من ئەگەر دوو بە دوو یەک دەرفەتم دەیە من تاییدی دکتۆر زێدان دەکەم ئەو سنتەرە ئامادەیە و هەر زۆر چالاکی لێ هەیە زۆر سپاس داوەتێکە بۆ هەر کەسێک کە بێوێ لێرە چالاکیەک بکە
با بفەرمی بەڵێ زۆر سپاس. کەس با دکتۆر زێدان بێ زۆر سپاس بۆ بەرەکەتم نامەوە زۆر سپاس کەواتە بەڕێزان لە قەڵای هەولێر لە ناوەڕاستی پایتەختی باشووری کوردستان گلەی هەیە دوو دەرگا ناکرێتەوە لەبەرەوە ستاڤیان نییە بۆ دابین بکێکی ئەندەمە لە یونسکوشە ئەی ئەو شوێنەوارە گرنگەکانی تر حکوومەت چون گرنگی پێ بدرا ئێمە هیوادارین سەرنجاو بەڕێزانی بولانی پەیوەندی دەرگەشت بێت کوردستان مێژووی ڕاستەقینەی کوردستان مێژووی کۆنی کوردستان ئاساوارەکان شوێنەکان پێناسەی نەتەوەیمان خەریکە لە ناوچەوە دکتۆر زێدان وەکو پسپوورێکی ئەکادمی وتی ئێمە هیوادارین گرنگی پێ بدایە کە ئێمە مێژوومان نەبێ شینەوارمان نەبێت چیمان هەیە زۆر سپاس بۆ میوانەکانمان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەڕێزی ئێمە بوو